بۆیە تەماشای خۆت بکە بەنسبەت خۆشەویستی ڕەسوڵ الله وصلى الله عليه وسلم. خەڵکی سێ شێوەن، چوارەمیان نییە. بزانە تۆ لە کامەیانی. یەکەمیان پێی ئەوترێ خۆشەویستی زوبان و ئیدعا، کە ئەوە ئیبن سەلولیش کە گەورەی منافقەکانی مەدینە بوو ئیدعا کرد. بزانە لەوانەی ئەگەر هەر لە زوبانتایە نەچوەتە کڕۆکی دڵتەوە و لە کرداریشتا ڕەنگی نەداوەتەوە، خۆشەویستیەکەی تۆ هەر ئەوەندێ بەقەر عەبدوڵڵای کوڕی سەلول بۆ مەسلحەتی خۆت ئەتەوێ. ئەمە یەکەمیانە، ئاگادار بە لەوە نەبی. دووەمیان خۆشەویستی عەسەبیەتە، دەمارگیری، ئینتیما. وەکو ئەبوو تالیب چۆن ڕەسوڵ اللهی خۆشەویست، ئینتیمای هەبوو بۆی، برازای بوو، خۆشی ئەویست، بەرگری لێ کرد، ڕێزی لێ ئەگرت، بەڵام دوای شەریعەتەکەی نەئەکەوت، بەڕاستیشی ئەزانی. ئەو خۆشەویستیەش سوودی نییە بۆت. ئەوە خۆشەویستی کافرانە، سوودی نییە بۆت. خۆشەویستی ئینتیما و تەعەسسوبە، دەمارگیریە کە تیاتایە. من لە جەماعەتی ئەوم، ئەبێ بەرگری لێکەم. ئاوا کە زانیت بەرگریەکە پەیوەست ئەبێ بە شوێن کەوتنیەوە پاشەکشێکی نایکی. ئەوە ناخوا و خۆشەویستیش. ئەوش خۆشەویستی ئەو کافرانەیە کە خزمی ڕەسوڵ الله بوون صلی الله عليه وسلم لە پێش هەمویانەوە ئەبوو تالیب، کە چوونە شیوی ئەبوو تالیب لەگەڵی، کە ژمارەیان هەزاران کەس بوو. ئەوش بە کەڵک نایە. یەک جۆر خۆشەویستی بە کەڵکەیە کە لە ناو دڵتا ڕەگی داکوتاوە و دواتریش لە زوبان و کردار تا بە دەرکەوتووە. بەس ئەو خۆشەویستیە سوودی هەیە بۆت. ئەگەر بەو شێوە دڵنیابە تۆ لە خۆشەویستانی ڕەسوڵ الله نیت صلی الله عليه وسلم، لە یەکێکی تر لەو دوانەی، و ئەبێ ئەمەشی کە لە دڵتەوە ڕیشەی داکوتیوە و لە زمان و کردار تا دەرکەوتووە پێشی خەی بەسەر خۆت و باوکو دایک و مناڵت و هەموو کەسانی ترە. تەماشاکە ئەگەر تۆ بتوانی بگەیتە ئەو پلەیە چیت دەسەکەوێ. یەکەمین شت ئیمانێ مسۆگەرەکەی، بە نەسی فەرمودەکەی باسمان کرد. یەکەمین شت ئیمانێ مسۆگەرەکەیت و تەواو تۆ ئیمانداری بگرە، تام لە ئیمانەکەش ئەکەی، چێژی ئەکەی، شیرینیەکەی ئەچێژی. چۆن ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم ئەفەرمێ ذاق طعم الإيمان، فەرمێ تامی شیرینی ئیمان ئەکا ئەو کەسەی کە أن يكون الله ورسوله أحب إليه مما سواهما، كالله ورسولكي خوشتر أويل لغير أوان، يتر غير أوان خوشتي ومالو منالتا وكسكارو باوكو داكيشتر. يكمين شد إثبات إيماني خوتك إلى الدنيا أجر أو خوش بيستيت خبر. دومين شد لقيامتها لقل أو بي. أبو ذر غفارية فرميت شون بولاي رسول الله صلى الله عليه وسلم، وتم أي رسول الله إنسان هيا مسلمان هيا كسانێکی خۆشەوێ بەڵام ناتوانێ کردداری ئەوان بکە هەتا وەکو لە پلەی ئەوانە بێ، چۆن پیایانە بگاتەوە؟ فەرمووی ئەنتە مع من ئەحبەبت، تۆ لەگەڵ ئەوانەی کە خۆش ئەوێ. ئەگەر ڕاست بکەی لە خۆشەویستی تا بۆ ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم بەو شێوەی کە لێت داوا کراوە لە ئاەتەکان و لە فەرمودەکان، تۆ لە قیامەتا بەو خۆشەویستیە لەگەڵ ئەوایی. نەسی کوڕی مالیگە فەرمێ دەشتێکیەک هاو بۆ لای ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم، فەرمووی یا ڕەسوڵ الله متى الساعة؟ فەرمووی ئەی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم قیامەت کەی دێ؟ فەرمووی وما أعددت لها، و پرسیاری قیامەتەکەی چی و بۆ ئامادە کردووە؟ فەرمووی لەیسە لی كثير
من الصلاة والصيام والصدقة. فرمي من روجي زورم نية، نوێژی زۆرم نییە، خێر و خێراتی زۆرم نییە، کارم زۆر پێ نەکراوە، إلا أنني أحب الله ورسوله. تەنیا ئەوەنە نەبێ یەک خۆشەویستی ڕاستگۆیانەم هەیە بۆ الله و رسولەکەی صلى الله عليه وسلم. رسول الله صلى الله عليه وسلم فرمي أنت مع من أحببت. تۆ لەگەڵ ئەوانەی کە خۆش دەوێن. ئەنەسی کوڕی مالک ئەفەرمێ بە هیچ فەرمودەیەکی رسول الله صلى الله عليه وسلم بەقەد ئەم فەرمودەیە دڵخۆش نەبووین. ئێمەی سەحابە ئەفەرمێ چونکە ئێمە رسول الله مان خۆش ئەوێ، رسول الله مان خۆش ئەوێ، لە خۆمان زیاتر خۆشمانەوێ، مسۆگەرمان کرد کە لە قیامەتا لەگەڵ یابی. بۆیە ئاگادار بە سوودی دووەم بریتیە لە لەگەڵبوونی لە قیامەتە. سوودی سێمیش طبعا کە لەگەڵی بووی لە قیامەتە پارێزراوە بی لە ئەهوالی ساحەی مەحشەر هەمووی. سوودی سێمیش چوونە بەهەشتە لەگەڵیا و بەدوایەوە. سوودی سێم چوونە بەهەشتە لەگەڵیا و بەدوایەوە، چونکە ناگونجێ تۆ لە ساحەی مەحشەرا لەگەڵ یابی بۆ چوونە بەهەشت و لەسەر پردی سیڕات لێی جیابیتەوە ئیلا لەگەڵ یای لە بەهەشتە. بۆیە ئاگادار بە خۆشەویستی رسول الله صلى الله عليه وسلم پێش هەموو شتێ سوودی بۆ نەفسی خۆت هەیە. تۆ ڕزگارەکە کە نەتبوو، یعنی تۆ دوژمنی نەفسی خۆشتی، ڕقی لە خۆتە، چونکە ئەگەر ڕاستکەیت و خۆت خۆش بوێ ئەوت خۆشەوێ بۆ ئەوەی ئیمانە ئیثباتکەیت و لە ساحەی مەحشەرا بەدوایە بۆ بی و لە بەهەشتیشا لەگەڵ یابی.